لا بەرنامی ئەم ڕێگەری کوردستان ئەوسڵایەمەتان لەبێت ئەم کاتەم و کاتێکتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و لە پرۆگرامێکی نوێداوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە کۆمەڵێک بڕگۆ و بابەتی نوێواتینەوە خزمەتی عزیز و خۆشەویست بۆ هیوایی کە تا کۆتایی پرۆگرام بینەرما بن و سوود لەو بڕگۆ بابەتانە ببینن کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون. عزیزان لە پرۆگرامی ئەمڕۆماندا دوو بابەتمان بۆ ئامادەکردوون کە گفتوگۆی لەسەر دەکەین. یەکێک لە بابەتەکانمان تایبەتە بە چاودێریکردنی نرخی بازار و دیاریکردنی نرخ لە بازاردا هەڵبەتە لە ماوەی ڕابردوودا بەپێی ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر دراودا هات یاخود بەهۆی بەرزبوونەوە یاخود بەهای دراوی دۆلار کە بەرزبووە بە بەراورد بە بەهای دراوی عێراقی دابەزی کەمە گۆڕانکارێکی زۆری دروست کرد لە نرخی شمەکەکاندا دەتوانین بڵێن نرخی شمەک بەرزبووە مە لەلایەکە و لەلایەکی تریشەوە بەهۆی دروستبوونی جەنگی نێوان رووسیا ئۆکرانیا کامەش بە شێوەیەکی گشتی کاریگەریەکی گەورەی لەسەر ئاستی نێودەوڵەتی دروست کرد و بەتایبەت لەسەر نرخی بازارەکان لە جیهاندا هەڵبەتە هەرێمی کوردستانیش بێبەش نەبوو لەو گۆڕانکاری و لە بەرزبوونەوەی نرخ بە تایبەتی نرخی دانەوێڵە و خۆراک بە شێوەیەکی گشتی. هەڵبەتە نرخی دانەوێڵای لەگەڵ بەرزبوونەوەکەیدا کە ئەم دانەوێڵە یاخود بوونی دانەوێڵا بە شێوەیەکی گشتی رووسیا و ئۆکرانیا دەتوانین بڵێن سێ بەشی دانەوێڵەی جیهان دابین دەکات کە بەهۆی بوونی ئەم جەنگەوە نرخی دانەوێڵا بە شێوەیەکی گشتی ڕووی لە بەرزبوونەوە کرد هەر ئەوە بوو کە لە ماوەی ڕابردوودا نرخی ئارد لە هەرێمی کوردستاندا زۆر بەرز بووە تەنانەت ناناوەخانەکان بڵێ نرخی نانیان هەشت نان بە هەزار بۆ کردیان بە 6 نان بە هەزار دینار. ئەمە جگەلەوەی کە لە هەفتەی ڕابردوودا گۆڕانکاری بەسەر بابەتەکەدا هات و دانەوێڵەی ئۆکرانیا بەرەو بازارەکانی جیهان بەرە بازاری نێودەوڵەتی بڵاو بۆ یاخود وە خەریکە دەگاتە وڵاتان ئایا ئەمە چی کاریگەریەکی دەبێت لەسەر نەزمبوونەوەی نرخی دانەوێڵە بە شێوەیەکی گشتی. ئەمە لەسەر نرخی دانەوێڵە گفتوگۆ دەکەین. لە لایەکی تریشەوە ئەوەی کە ئێستا هەیە وەرزی گەرمایە پلەی گەرمی بەرزە ئایا لە هەرێمی کوردستاندا تا چەند شێوازی هەڵگرتنی خۆراک و دانەوێڵا بە شێوەیەکی گشتی تا چەند گونجاوە شێوازی هەڵگرتنەکەی تا چەند گونجاوە لەگەڵ پلەی گەرمی ئێستادا گونجاوە و لە هەمان کاتیشدا بەتایبەت لە مارکێتەکاندا ڕەنگە هەتا ئێستش هەندێک مارکێت هەبێ بەتایبەت لە لاکۆڵانەکاندا دەبینین کە هەندێک لە خواردنەوەکان لە ئاو لە شەربەت و بابەتە گازیەکان دەبینین لە دەرەوەی دوکانەکە دادەنرێت کە تیشکی خۆر لی دەدا. ئەمە چی کاریگەریەکی دەبێت؟ و لە هەمان کاتیشدا شێوازی چاودێریکردنەکانیان چۆن دەبێت و شێوازی چاودێریکردنی نرخەکان لە شوێنێک بۆ شوێنێکی تر لە مارکێتێک بە مارکێتێکی تر هەموانەوە دەبینین کە گۆڕانکاریکی زۆر لە نرخەکاندا هەیە لە نێوان مارکێتەکاندا چۆن دەتوانن چاودێری ئەم بابەتانە بکەن خۆراکی بەسەرچوو یا خۆراکێک کە نزیکە ماوەی بەسەرچوونەکەی ئەمە دەچێتە چوارچێوەی خۆراکی بەسەرچوو یاخودە دواتر بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی لەگەڵ ئێمەدامیوان دەبێت بە وردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین. یەکێکتر لە بابەتەکانمان کە دەبێتە تەوەری یەکەمی پرۆگرامەکە باس لە هەلی کار و ڕەخساندنی هەلی کار دەکەین بە شێوەیەکی گشتی و بەتایبەت لە سنووری ناوچەی قەڵاتزێ و ڕانیە و دەفەری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی. هەڵبەتە ئەو ناوچەیە یاخود ئەو سنوورە ڕەنگە هەمووان شارەزای ئەو بن یاخود زانیاری کەوتوان هەبێ لەسەرەوەی کە لە زۆر ڕۆوانێ ئەگەر کاری لەسەر بکرێ و گرنگی پێ بدرێ کاریگەری باشی دەبێت لە ڕووی هەلی کار و ڕەخساندنی هەلی کارەوە چ لە ڕووی ئاژەڵداری و بەرهەمی ئاژەڵیەوە چ لە ڕووی بەرهەمی ڕاوماسیەوە چ لە ڕووی پیشەسازی کە یەکێکە لەو ناوچانە بەتایبەت ناوچەی حاجیەوە یەکێکە لەو ناوچانەی کە بەشێکی زۆری کەرەسەی بیناسازی لەو ناوچانەدا بەرهەم دەهێنرێت. ئەنجا ئێمە بە وردی بازەوە دەکەین کە ئایا ئەو سێکتەرانەی کە ئەگەر بە گرنگیەوە کاری لەسەر بکرێت تا چەند هەلی کار دەڕەخسێنێت ئەو سێکتەرانە کامانن و لەلایەکی تریشەوە کەسانێک هەن کە توێژینەوەی زانستیان ئەنجام داوە بۆ دۆزینەوەی هەلی کار و لەلایەکیشەوە کۆچکردن. بزانین ئەو توێژینەوانە لەسەر ئاستی گشتیان بڵێ لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەم توێژینەوانە تا چەند گرنگە ئەنجام بدرێت و گرنگیدان بەم توێژینەوانە تا چەند سوود و گرنگی دەبێت بە شێوەیەکی گشتی. لەسەر ئەم بابەتە دواتر میوانمان دەبێت کە یەکێک لەو کەسانەی کە بۆ خۆی توێژینەوەی کردووە توێژینێکی زانستی ئەنجام داوە هەڵبەتە کاتێک کە توێژینەوەیکی زانستی ئەنجام دەدرێت زانیاریەکانی ڕاست و دروست و دەقیقن بە داتا و بە ئامارەوە
بڵاو دەکرێتەوە. یەکێک لەو کەسانی کە لەگەڵمان دەبێت کە توێژینەوەکی ئەنجام داوە پەیوەندی نێوان هەلی کار و کۆچکردن لە سنووری قەڵاتزێ و دەوروبەری مەناونیشانی توێژینەوەکەیەتی دواتر بە وردی لەسەر سوود و گرنگیەکانی توێژینەوە چۆنێتی دۆزینەوەی هەلی کار گفتوگۆ دەکەین. بەڵام پێشەوەی کە بچینە لای میوانەکە و میوانەکەمان بناسێنین دەچینە لای بابەتێک کە ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکان لە ناوچەی پشدەر پانێڵێکی سازداوە لەسەر دۆزینەوەی هەلی کار و چەندین کەستیایدا بەشدار بوون و توێژینەوەی خۆیان ئەنجامدا. با بچینە لای بابەتەکە و دواتر لەگەڵ میاندا بەردەوامە بین. لە چوارچەوەی بەیەقدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرجەمچین و توێژەکانی کۆمەلگا ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی ڕاپەڕین بە هاوکاری و هەماهەنگی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی ڕاپەڕین پانێڵێکی زانستی لە ژێرناونیشانی توێژینەوە و پلانێک بۆ ئێستا و داهاتوو لە قەزای پشدەر ساز کرد. پانێڵەکان بە بەشداری کەسانی پسپۆر لە بواری لاوان و کشت و کاڵ و مارکێتینگدا وترانەوە. ئێمە وەکو ناوەندی ڕێکخراوە دیموکراتەکان ئەم پانێڵەمان بۆ ئەوە ساز کردووە کە کۆمەڵێک گەنجی بەتوانا و شارەزا کۆمەڵێک توێژینەوەی باشیان پێشکەش کردووە لە پێشووتردا لە سلێمانی لەسەر ئاستی عێراقدا بۆ پاڵپشتێک بۆ ئەو گەنجانە و بۆ ڕەخساندنی هەلی کار و هەم ناسەندنیان بە دەڤەرەکە و هەم بە کوردستان. ئێمە هاتوین پانێڵێکمان لە شاری قەڵاتزێ بۆیان ئەنجام داوە بۆ ئەوەی لە داهاتوویەکی نزیکدا هەموو ئەو ڕاستپاردانەی کە لەو پانێڵدا باس دەکرێن بیان دەینە لایەنی داواکارە حکوومەتی هەرێم بۆ ئەوەی ئاوڕێک لە ئەم دەڤەرە بدەنەوە کە ئەم دەڤەرە دوورە لە مەرکەزی شار و پارێزگاکان و پایتەختی هەرێمی کوردستانەوە بۆی بتوانین لێرە هەلی کار بڕەخسێنین و کۆمەڵێک کۆمپانیا و دام و دەستگا ڕابچێشی ناوچەکە. وەک ئاشکرایە لەم سنوورەدا هەلی کارڕوو لە کەمیەکە ئەمیش ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک هۆکارێکی لەوانە هۆکاری جوگرافیا و هۆکاری ئابووریش کە کۆمەڵی هۆکاری تری لە پشتال لێرەدا بەسەر لە ناوچەی قەڵاتزێ کەرتی تایبەت زۆر کەمە لە ئێستاە وەکو ئاشکراشە کەرتی گشتی لە ئێستا ناتوانێت خزمەت بە هەموو کۆمەلگا بکات و موچە بۆ هەموو کۆمەلگا دابینکە لەبەر زۆری ڕێژەی دانیشتوان بۆیە گەنجان ئێستا پەنا ئەبەنە بەر کارکردن لە کەرتی ئەهلیە. لە کەرتی ئەهلی شاکە وەک لە ناوچەکەیە زۆر چالاک نییە سێکتەرەکە پێشنیاری چێکین بۆ گەنجان پێشنیاری ئەوکین بۆ گەنجان خۆیان بێن بزنسی بچووک بکەن بە داهاتێکی کەم ینی مەرج نییە تۆ داهاتێکی زۆر هەبێ و سەرچاوەیەکی مادی زۆرت هەبێ بۆی بزنسەکەی بە سەرچاوەیەکی مادی کەم بەڵام بە بیرۆکەی زیرەکانە وەرە بزنسی بچووکی خۆت بکە اینجا بۆ بابەتی بزنسی بچووک فکرە زۆرە بزنس هەیە لە ناوچەکە مەسەن ئەتوانێت خزمەت بە ئەو گەنجە خۆشی بکە و بە ناوچەکەشی بکات و بە کۆمەڵی هەلی کاری تریش پیدا بکە وەکو کەرتی گەشتیاری ئەتوانێت فکری زۆر هەیە لە بواری کەرتی گەشتیارێکە سەرمایەکی زۆری ناوێت و خزمەت بە ناوچەکە ئەکات و دووبارە ناوچەکەش ئەبوژێنێتەوانێ و گەشتیارێکی زۆر بە ناوچەکە ئاشنا ئەبێ هەم لە بواری کشت و کاڵە هەم لە کۆمەڵی بواری ترا. بابەتەکەی من لەسەر بابەتی ژنان بووە ڕەوشی هەلی کار بۆ ژنان لە سنووری قەڵاتزێ. ئێمە قوڵبووینەوە لە ناو شاری قەڵاتزێ لە ناو چین و توێژە زیادیەکان بۆمان دەرکەوت هۆکاری ڕئیسیەکان نەبوونی هەلی کارە بۆ ژنان لە قەڵاتزێ. ئەویش لە بەر دووری شاری قەڵاتزێ لە شارە گەورەکانی وەکو هەولێر و سلێمانی کە ناتوانن ئافرەتان وەکو پیاوان بچن لە شارەکانی وەک هەولێر و سلێمانی ئیش بکەن بە تەنیا جگە لە خێزانەکانیان. خاڵی دووەم کللتور و دابوونەریتی سنوورەکەمان تەخەبولی هەموو جۆرە ئیشێک ناکە کە ئافرەتان بتوانن کار بکەن. خاڵی سێم ئەوەی کە دەرکی پێدەکرێ سەرکوتکردنی ئافرەتان کە بنمونە ئافرەتێک بێ ئیش بکات ئەوەندەی ئیستیغلال دەکرێت ئەوەندە پشتگیری ناکرێت بۆیە ناچار ئافرەتێک هەرچەند سەرکەوتوش بێتەن هەنگاوەیەک دێتە پێشەوە دوجار ستۆپ دەکرێت واز دێنێ بۆیە ئێمە چەند ڕاستپاردەیەکمان کردووە یەکێک لەوانە پشتیوانی ڕێکخراوەکان و حکوومەت و سێکتەرە گشتیەکان بۆ ئافرەتان بۆی بتوانن خاوەن قەرار و بڕیاری خۆیان بن. لە پانێڵەکە باز لە گرنگی سنوورەکە کرا لە ڕووی کشت و کاڵ کە چەند سێکتەرێک دەگرێتەوە لەوانە سامانی ئاژەڵ و ڕزگەری و بەروبوومی چێلگەیی و پیشەسازی خۆراک و سەرچاوە ئاویەکان لە سەرجەم بوارەکاندا گفتوگۆی لەسەر کرا. ئەمانە هەمویان هەلی کاری زۆر دەرەخسێنن بۆ هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕین.
ئێمە لەسەر ئاسی فەرمانگەکانی وەزارەتی کشتتوکاڵ لە یەکەکانی ڕێنمایی و هوشیاری لەسەر فەرمانەکانی هەرێمی کوردستان ڕێنمایی جوتیاران دەکەنکەوە پاڵپشتی هەمەچەشنی زەوی و هەمەچەشنی بەرهەم بکەن چونکە کاتێک جوتیاران ئەم ڕێنمایە جێبەجێ ناکەن بەشی زۆری بەرەمی ناوخۆ کەڵەکە دەبێت ساغ نابێتەوە زیاتر لە پێویستی داهاتی ناو پێویستەکانی هاوڵاتیان لە ناوخۆدا بەرهەم دەهێنرێ کەواتە زۆر گرنگە جوتیاران یاریمی کوردستان بتوانن پاڵپشتی بەرەمێنانی سەوزم میوە بە هەمەچەشنی خاک و زەوی بکەن بە تایبەتی لە ناوچەی دەڤەری ڕاپەڕینکەوە تایبەتمەندیشی خاک و کەشی هەوایەکەی زۆر بەپیتە و تەجروبە کراوە بۆ یەکەوە هەر زۆرە بەرهەمێک لەم ناوچەیە بەسەر کەوتوی تێدا بەرهەم دێەوە بە کوالیتی و ئاسایشی و تامۆسیزیشی زۆر چاک. وەک ڕوون و ئاشکرایە کەرتی کوشتتوکاڵ لە سێ سەکتەری سەرەکی پێکدێکە بەشی باغداریە و بەشی سامانی ئاژەڵە بەشێکیان کە پەیوەندی بە کەشووە هەوایە ئەو توێژینەوەی کە ئێمە کردومانە کە کاری لەسەر بکرێت دەتوانێت هەلی کار هەم لە ڕووی سامانی ئاژەڵ و هەم لە ڕووی باغداریەوە لە ڕێگەی هێنانی چەندین کۆمپانیا لەم سنوورە وەرگرتنی بەروبوومی جوتیاران دەتوانێت دەیان هەلی کار بۆ گەنجانی ئەم شارە بڕخسێنەوە. ئێمە وەکو توێژەر لە ڕێکخراوی ئازادی لاوین توێژینەوەمان ئەنجامدا لەسەر ڕۆڵی سەرمایهداران لە پێشخستنی کەرتی تایبەت لە شاری قەڵازێدا بۆ ئەوی ببێتە با بڵین سەکۆیەک بۆ ئەی گەنجان ببنە خاوەن هەلی کار و پرۆژەی خوان وەکو ئێمە کە درکمان پێکرد لە شاری قەڵازێدا بینیمان لە شاری قەڵازێدا گەنجان لە ئاسێکی گوزەرانی زۆر خراپدان لە ڕووی بژێویەوە لەبەرەوە لە فەراغی حکوومەتدا کە لە فەراغی کەرتی گشتیدا ئێمە بیرمان لەوە کردەوە کە مەراسی لە هەموو وڵاتێک وایە کەرتی تایبەت جگای کەرتی گشتی دەگرێتەوە بەڵام لە فەراغی کەرتی گشتیشدا بەداخەوە لە شاری قەڵازێدا کەرتی تایبەت ئاسێکی خراپدا بەپی ئەو توێژینەوانەکی ئێمە ئەنجاممانداوە جا بۆیە لە نزیکەوە ئێمە سوینە بنج و بناوانی ئەو بابەتەوە و هەوڵماندا لە ڕێگەی توێژینەوەکەمانەوە ڕاستەوخۆ گەنجان و لاوان بەشداری پێ بکەن بەوەی کە ئێمە گیر و گرفت و معاناتەکانیان بگیرین بە سەرمایهداران. هاوکات لە پانێڵەکەدا لەلایەن چەند توێژەرێکەوە کۆمەڵێک توێژینەوە خرانە ڕوو کە چەند دەرەنجام و ڕاستپاردەیەک لە خۆ دەگرێت بۆ لایەنە پەیوەندی دارەکان. ئیبراهیم عەبدوڵڵا گەلی کوردستان قەڵازێ. ئەوارە عەبدوڕەحمان کە بەڕێزیان پارێزرن و لە هەمان کاتدایکێکرد لەو کەسانی کە لە پانێڵەکەدا توێژینەوەی هەبووە لە ژێر ناونیشانی پەیوەندی نێوان هەلی کار و کۆچکردن لە سنووری قەڵاتزێ و دەوروبەری بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانی و لەگەڵی مەدا ئامادەیە کاک ئاوارە سڵاوت لێبێت و بەیانیت باش سپاس بۆم دەرفەتە. پێشەوەی کە بچینە سەر ناوەڕۆکی بابەتەکە و باز لە هەلی کار و تەنانەت کۆچکردنیش بکەین پێم خۆشە لەوە دەست پێ بکەین باز لە توێژینەوەکی خۆت بکەین کە ئایا ئەو توێژینەوەی کە ئەنجامت داوە گەیشتیتە چ دەرئەنجامێک؟ سەرەتا دەستپێکی قسەکانم دەمەوێت سڵاو بنێرم بۆ ڕۆحی بەرزی هاوڕێی کۆچکردومان کاکە هونەری جوانەمەرێک کە بەردەوام لە سەرجەم بابەت و بۆنە و یادەکانی پێوەست بە سنوورەکە لەگەڵمان بەشدار بوو. من لە دوای کۆچی ناوەختی ئەوە یەکەم جارمە قسە بۆ کەناڵە جوانەکەی گەلی کوردستان دەکەم. سوپاس بۆ ستافەمان دوونەناسەکەی ئێستاشی کە بە هەمان ڕۆحیەتی کاکە هونەر لە ئێستادا لەگەڵمان بەردەوامن. زۆر سوپاس. تەبان من وەکو خۆم وەکو سەرۆکی ڕێکخراوی چاوی خەڵک بەشداریم کرد لە توێژینەوەی کە ڕێکخراوی SAID پاڵپشتی ئەو توێژینەوەی دەکرد. ناونیشانی توێژینەوەکە وەک جەنابەت باست کرد لەسەر پەیوەندی نێوان هەلی کار و کۆچکردن بووە. ئەوەی کە ئێمە بۆ ئێمە دەرکەوتووە بەڕاستی سەرەتا گرنگی توێژینەوە لای ئێمە با بڵێین بە باشی دەزانم ببێت بە کەلتور لەسەر جەم دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لای سەرجەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پێم باشە بۆ هەر بابەتێک کە قسەی لەسەر دەکەین بنەمایەکمان هەبێ لە وڵاتانی پێشکەوت و ئەمڕۆ کە وڵاتانەی کە لە قیمەی زانست و پیشەسازیدان بەڕاستی بۆ هەر بابەتێکیان پشتیان بەستۆ بە توێژینەوەی ورد و داتای دروست. ئێمەش لە سنوورەکەی خۆمان کە بەشداری ئەو توێژینەوە بووین سەرەتا دەستپێکی توێژینەوەکەمان لەگەڵ و بەڕێزانێک کە قسەمان دەکرد لەگەڵ گەنجان ڕێکخراوەکان بەشێکی زۆری لەبەر ئەوەی تاوەکو ئێستا توێژینەوە نەبووە بە کللتور لە سنووری وڵاتەکەی ئێمە بەشێکیان دەیانگوت هەلی کار و کۆچکردن دوو دیاردەی ڕوونن لە ڕاگەاندن و سۆشیال میدیا بەردەوام قسەیان لەسەر دەکرێت لە بەرچاومان و ڕۆژانە گەنج کۆچ دەکەن دەخنکێن ئەوە توێژینەوەی ناوێت بەڵام لەوایە ئەوە بەشێک بوو بێت لە بیرکردنەوەی ئێمەش بەڕاستی بەڵام تۆ کە دەچیە ناوخۆڵی توێژینەوە بۆ دەردەکەوێت بەڕاستی هەر بابەتێک کە قسەی لەسەر بکەی پێویستە بنەمایەکی هەبێت.
ئێستا کە ئێمە ئەو توێژینەوەمان ئەنجام داوە بەداتا و بەڵگا بۆمان دەرکەوتووە کە کۆچ ئایا بوونی هەیە لە قەڵازێ یاخودنا، ئایا هەلی کاربوونی هەیە لە شاری قەڵازێ و دەوروبەری یاخودنا. بەڵێ بەڵێ بۆ ئێم خۆی کە باڵی سەرەتای لێکۆڵینەوە توێژینەوەکە بەڵێ گوێم لێتانە گوێت لێمە بەڵێ فەرموو بەردەوام بە. بەڵێ دەستپێکی توێژینەوەکەمان ئێمە کە لەگەڵ بەڕێزانی ڕێکخراوی SAID نوێنەرەکانیان لە ڕێکخراوی ئاسوودە و چەند ڕێکخراوێکی تر ئایرێکسوانە قسەمان کرد. ئێمە وتمان هەلی کار و نەبوونی هەلی کار و کۆچکردن لە سنوورەکەیمە دوو دیاردەی ڕوونن، بەڵام ئەوان گوتیان دەبێت ئێمە لێ بکۆڵینەوە بە داتا بیسەلمێنین کە دوو دیاردن. تاوان ئێمە کە لێکۆڵینەوەکانمان ئەنجامدا و دەستمان کرد بە توێژینەوەکە لەگەڵ گەنجان و بەرپرسان و کەسوکاری ئەو گەنجانەی کە کۆچیان کردووە و ئەو گەنجانەی کە ڕۆژانە لە کافێ و لە ناو بازار و لە زانکۆکانی لە زانکۆی ڕاپەڕین و بەشەکانی سنوورەکە ئێمە کە قسەمان لەگەڵ کردن بۆمان دەرکەوت بە فعلی دیاردەی بێکاری لە سنوورەکەدا بوونی هەیە، کۆچکردن دیاردەیەکی ڕوونە لە سنوورەکەی ئێمەدا کە دەتوانم بڵێم کارەسات دروست بووە، ینی لە هەر ماڵێک کە تۆ سەردانی دەکەی هەر گەنجێک کە قسەی لەگەڵ دەکەی هەر باشە کاک ئەوارە بەپێی ئەو توێژینەوەی کە جەنابتان کردوتانە ئەوەتان بۆ ڕوون بۆتەوە کە دەستی کار لەو سنوورە بە شێوەیەکی گشتی چەندی دەستی کاری خۆماڵی و چەندی دەستی کاری بیانیە؟ بەڵێ لە سنوورەکە ئێمەدا دەستی کاری بیانی بوونی نییە بەڕاستی ئەوەی کە هەیە دەستی کاری خۆماڵیە و سنوورەکەی ئێمە بۆ بەروبوومی خۆماڵی دەتوانم بڵێم زۆر گونجاوە، ژینگەیەکی لەباری هەیە لە ڕووی کەش و هەوا و لە ڕووی کەش و هەوا و ئاو هەوا ئەوانەوە. خاکەکەی زۆر بەپیتە، ینی سەرچاوی ئاوی سازگاری هەیە، بۆیە هەموو ئەو بەروبوومانەی ئەو سەرچاوی هەلیکارانەی کە لە سنوورەکەماندا بوونی هەیە دەتوانم بڵێم خۆماڵیە. ئاستی کەرتی تایبەت و کارکردن و یان بڵێ کەرتی تایبەت تا چەند توانیوەتی پرۆژەی باش ئەنجامدا بۆی کە هەلیکاری زیاتر بڕەخسێنێ بۆ ئەو سنوورە؟ بەڵێ وەڵا بەداخەوە هەلیکار لە سنوورەکەی ئێمەدا کە بەشی زۆری دەگەڕێتەوە نەبوونەکەی دەگەڕێتەوە بۆ کەرتی تایبەت کە زۆر لاوازە لە سنوورەکەی ئێمەدا. لە ڕابردوودا کۆمەڵێک سەرمایه‌دار لێرە پرۆژەیان هەبووە، بەڵام بەداخەوە ئێستا بە هەر هۆکارێک کە بۆ خۆیان هۆکارەکە ئێمە کە قسەمان لەگەڵکردن بەشێکی دەڵێ نەبوونی قازانجی زۆر بووە و بەشێکی کە با بڵێن سنوورەکە ئێمە دوورە دەستە لە ڕووی هەڵکەوتەی شوێنی جوگرافی ئەوانەوە بە دووری لە شاری سلێمانی و هەولێر و دهۆک ئەوانە، بۆیە ناچار بوون پرۆژەکانیان بگوازنەوە بۆ سنووری پارێزگای سلێمانی و هەولێر. بۆیە کەرتی تایبەت بەڕاستی لە سنوورەکەی ئێمە لاوازە. لە داهاتوودا ئەگەر هەر سەرمایه‌دارێک بیەوێ پرۆژە بێنێت بۆ سنوورەکەی ئێمە توێژینەوەکان لە چەند سێکتەرێکدا بەردەستن، ینی وەکو چارەسەر چۆن دەڵێ ئاسانکاریەکی زۆر باشە هەر کەسێک بیەوێ پرۆژە ئەنجامدا لە سنوورەکە، چونکە سەرچاوی زۆر باشی سەرمایه‌داری هەیە لە سنوورەکەی ئێمە. ئەی ڕێکخراوە بیانیەکان چی کاگاوەرە ئەوان تا چەند ڕۆڵیان هەبووەوان تا چەند پرۆژیان لەو سنوورەدا ئەنجام داوە تا توانی بێتیان بۆ هۆیەوە هەلی کار بڕەخسێنن؟ ڕێکخراوە بیانیەکان بە هۆکاری ئەوەی کە سنوورەکەی ئێمە هاو سنوورە لەگەڵ وڵاتی ئێران دەڵێن لە ڕێد زۆندایە، واتە بازنەی سوور ئەوان ناتوانن نزیک بنەوە لە سنووری قەڵازێ، بیانووی خۆیانیان هەیە بە بیانووی ئەمنی وەک گوتم کە لە هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێران، بەڵام ئەو توێژینەوانەی کە ئێمە لە سێکتەرە جیاوازانەدا ئەنجامماندا سەلماندی ئەوەی کە ڕێکخراوێکی بیانی بێ پرۆژە ئەنجامدا لە سنوورەکەی ئێمە دەتوانێت ئەنجامی بدا. ئەگەر خۆشی نەتوانێت ئامادە بێ چەندان ڕێکخراو و چالاکوان هەیە لە سنوورەکەی ئێمە دەتوانێت لەگەڵیان هاوکار و هەماهەنگ بێ و پرۆژەکەش سەرکەوتوو بێ. بڵێ باشە کاک ئاوارە لە دیارترین ئەو سێکتەرانەی کە لەو سنوورەدا زیاتر ئەگە گرنگی پێ بدرێ کاری لەسەر بکرێ، زیاتر ئەو سێکتەرانە کامانن کە دەتوانێت ڕۆڵی باشی هەبێت لە ڕەخساندنی هەلی کاردا بۆ گەنجان و بۆ بێکاران؟ سنوورەکە ئێمە بۆ چەند سێکتەرێک زۆر گونجاوە. یەکێک لەوانە سێکتەری ئاژەڵداری، سێکتەری کشت و کاڵی، هەروەها گەشت و گوزاری. ناوچەکە ئێمە گەشت و گوزاریە بەڕاستی ئەگەر بێت و لایانی پەیوەندیدار گرنگی پێبدا لە داهاتوودا دەتوانم بڵێم ببێتە ناوچەیەکی گرنگی استراتیژی گەشت و گوزاری.
هەروەها بۆ خاکەکەشی زۆر بە پیت و بەرەکەتە بۆ سەرجەم کشت و کاڵ و هەموو درەختەکان کە لێی با بڵێن بەرهەم بهێنرێ. هەروەها لە ڕووی ئاژەڵداریشەوە ناوچەیەکی گونجاوە. پێشتر دەتوان بەداخەوە بڵم لە گوندەکانی سنوورەکەی ئێمە مەڕدارێکی یەکجار زۆر هەبوون لە گوندەکان لە سنووری ناحیەی هەڵشۆ هێرۆ ئیسێوە، بەڵام بەهۆی پاڵ پشتی نەکردن و لەلایەن حکوومەتەوە بەڕاستی و هەروەها دروستبوونی کللتورێک بەڕاستی کە دامەزراندنی لەخۆگرت وەکو بوون بە پێشمەرگە و ئاسایش لە هێزە ئەمنیەکاندا یاخۆت بوون بە فەرمانبەر، ینی دامەزراندن کە بوو بە کللتور خۆ دەزانی لە چۆن دەڵی سیستەمی سیاسی وڵاتەکەی ئێمەدا لە حکومڕانی وڵاتی ئێمەدا، بۆیە لادەکان لە ئێستادا بەداخەوە بەرەو چۆڵبوون چوون. ئەگەر لە ڕابردوودا لە گوندێک بەڵێ لەگەڵ هەموو ئەم سێکتەرانەدا کاماشت پێێتە و ئەم ڕوونکردنەوەنەدا مەرزی کێلێ ئەگەر بکرێتە مەرزێکی نێودەوڵەتی، ئەم مەرزە تا چەند دەتوانێت هەلی کار بەڕەخسێنە بۆ هاوڵاتیانی ئەو سنوورە و چه گرنگیەکێ بێت؟ لە چارەسەرەکانی کە ئێمە خستومانەتە ڕوو لە توێژینەوەکەماندا، یەکێک لە چارەسەرە گرنگەکان کە باسی لێوەکراوە لەلایەن بەشداربوانی توێژینەوە کە ئێمە ڕاوێژمان لەگەڵ کردوون لە سنوورەکەی خۆماندا بە فەرمی ناساندنی مەرزی کێلە یەکێکە لە چارەسەرە زۆر گرنگ و باشەکان کە دەتوانێت ببێتە سەرچاوەی بژێوی و هەلیکار بۆ کۆمەڵێک گەنج و خێزان لە سنوورەکەی ئێمەدا. ئێمە لە ڕابردوودا من خۆم سەرۆکی کەمپینێک بووم بە ناوی کەمپینی بە نێودەوڵەتیکردنی مەرزی کێلێ. کەمپینەکە 2016 ڕامانگەیان. دەتوان بڵێم سەرەتای دەستپێکی کاروباری کەمپینەکەمان مەرزی کێلێ ینی ڕۆژانە 3-4 باری دەهات هاوردە دەکرا لە وڵاتی ئێرانەوە، بەڵام لە ئێستادا خۆشبەختانە دەتوان بڵێم نزیکەی بۆ 100-150 بار ڕۆژانە و چەند گەنجێک لەوێ ئێستا کاریان دەستکەوتووە لەوێ، بەڵام چەند قۆناغێکی ماوە بۆ بە فەرمی ناساندنی. ئینشاءڵڵا لە داهاتوودا ئەگەر بکرێ ینی حکوومەتی هەرێم و ناوەندیش ئەگەر لەگەڵ وڵاتی ئێران هەماهەنگ بن، چونکە وڵاتی ئێران وەک خۆیان دەڵێن لاری نەبوونی خۆیان نیشانداوە بۆ بە نێودەوڵەتیکردنی مەرزەکە، ئەوەی ماوەتە حکوومەتی هەرێم و ناوەندن. ئینشاءڵڵا لە داهاتوودا هیواخوازین ئەوانیش زۆر بەجددی کار لەسەر بابەتە بکەن. کاتمان کەم ماوە، پێم خۆشە باسێکیش لە گرنگی دروستکردنی بەنداوی دڵگە بکەین کە ئەویش هەر دەکەوێتەوە سنوورۆ لەسەر زەی بچووک دروست دەکرێت کە توانای گلدانەوەی 100 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. گرنگی دروستکردنی ئەم بەنداوە چه گرنگیەکی دەبێت بۆ ئەو سنوورە بە شێوەیەکی گشتی و کاریگەری لەسەر سێکتەرەکانەوە، گرنگی لەسەر هەلی کار و ڕەخساندنی هەلی کار چی دەبێت؟ قەڵاتزێ وەکو لە ناوەکەیەوە دیارە قەڵای دووزێ، ینی دووزێ بە چواردەوری قەڵازێدا دێنە خوارەوە، یەکێکیان زەی خاسە کە لە ئێستادا وڵاتی ئێران بەنداوی کۆڵەسەی وابزانام لەسەر دروستکردو ناوەکەی وایە. بەنداوی دڵگە هەر دەکەوێتە سەر ئەو ڕووبارەوە شوێنێکی زۆر استراتیژی و گرنگە، خۆی ناوچەیەکی جوان و ڕەنگینە بەڕاستی لە ڕووی سروشت و هەڵکەوتە جوگرافیەوە. ئەگەر حکوومەتی هەرێم ئینشاڵڵا لە داهاتوودا کار بک بۆ دروستکردنی ئەو بەنداوە کە لە ڕابردوودا چەند جارێک بەڵێنی دروستکردنی درراوە و وەزیری بەڕێز وەزیری کشت و کاڵ کە خەڵکی سنوورەکەی خۆمانە بەڵێنی دروستکردنی داوە هەر لەو کابینەیدا ئینشاءڵڵا ئەگەر بکەوێتە بواری جێبەجێکردنەوە بە دڵنیاییەوە کاریگەری دەبێت لە ڕوو گەشت و گوزاریەوە. هەروەها دەمەوێت ئاماژە بە خاڵێکی تری گرنگ بدەم ئەگەر بە کورتی من زۆر بە کورتی لێکەوتەی نەبوونی هەلی کار و کۆچکردن لە سنوورەکە ئێمەدا دەمەوێت گرنگی پێ بدەم. بەداخەوە دەتوانم بڵێم ئەو بەڕێزانەی ئەو گەنجانەی کە لە وڵاتەکە ئێمە لە سنوورەکە ئێمە کۆچ دەکەن لە 100 ڕەگەزی نێرن، ئەمەش بووەتە هۆی ناهاوسەنگی جێندەری لە سنوورەکەی ئێمە و هەروەها گەنج دەتوانم بڵێم ئەوەی کە قسەی لەگەڵ دەکەی لە بیرۆکەیدا بەشێک لە بیرۆکەی کە 170 بیرۆکەی بیرکردنەوەی داگیر کردووە کۆچکردنە، هەموو خێزانێک لە سنوورەکە ئێمە ئازیزێکی کۆچی کردووە. بەڵام ئەگەر لە داهاتوودا دەرفەتی کار بڕەخسێنرێت، حکوومەتی هەرێمی کوردستان کار بکات بۆ ڕەخساندنی هەلیکار لە سنوورەکەدا بە دڵنیاییەوە کۆچی پێچەوانش ئەنجام دەدا. بەڵام بەداخەوە یەکێک لە سەبەبە ڕئیسیەکانی کۆچ لە سنوورەکە ئێمەدا لە ئێستادا بێکاریە. بەداخەوە
بەڵێ دەستان خۆش بێت ماندوونە بن کاکاوەرە سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئاوارە عەبدوڕەحمان کە بەڕێزیان پارێزەر و لە هەمان کاتا خاوەن توێژینەوەی زانستی لەسەر کۆچ و هەلی کار. ئەچینە لای بابەتێکی تر کە هاوکارانم بۆیان ئامادە کردوین ئەویش لەسەر شووتیە هەڵبەتە کە وەرزی هاوین دێت یەکێک لەو میوانەی کە خواستێکی زۆری لەسەر و گرنگێکی زۆری پێدەدرێت ئەویش شووتیە جا شووتی کوێش شووتی پێنجوێن کە هەڵبەتە خواستێکی زۆری لەسەرە جگەلەوەی کە هەناردی هەرێمی کوردستان و پار شارۆچکە و شارەکانی هەرێمی کوردستان دەکرێت هەناردی دەرەوەی هەرێمیش دەکرێت بۆ ناوەڕاست و باشووری عێراق دەنێردرێت. هاوکارانمان بابەتێکیان ئامادە کردو لەو بارەی بابێکۆ بینەری بین. ئێمە فەلاحی شووتین خەریکی شووتیکردنین لە گوندی میراوە نوایەتی شووتیەکان ئێمە بەرهەمی ئەهێنین لە 24 بەفلینە دای ئەنین و ئیشی لەسەر ئەەکەین. پێشتر بە ناوگدامان ئەنا عازیەتێکی زۆر کەمی ئەویست مەسرفێکی زۆر کەمی تێ ئەچوو ئێسێ شووتی مەسرفەکەی زۆر بووە فلینەی بۆ ئەکڕین پیدمۆزی بۆ ئەکڕین بەیتی بۆ دائانین لە بەیتە ئەیکەین لە 24 و 15 دەست پێ ئەەکەین لە دەی 15 شووتی دای ئەنین خەرجێکی زۆر یە بەڕوومانە شووتی پێنجوێن زۆر بەخۆشی بە ناوبانگە شووتێکی جوانە شووتێکی پاک و تەمیزە لە خواروی عێراقی شووتی پێنجوێن دەنگی یاوەتەوە بۆ پاکی و بۆ پوختی بۆ جوانی و بۆ خۆشتامی زۆر شتێکی جوانە و شتێکی نازدارە ئێمە شووتیمان سپی نابێتەوانێ توێخلەکەی شینە توێخلێکی تەنکی هەیە شتێکی جوان دەرئەچێت شتێکی نازدار دەرەچێت لە وڵاتانەوە شووتیمان بۆ ئەهێنن شووتیەکی هەتا بڵێ خراپە شووتێکی خۆمان شووتێکی جوان و نازدارە تامی خۆشە شیرینە زبرە شووتی ئەم شتانەی تیا بێ شووتێکی دەرەجەیەکە یەکەم جار بڵێن عەرزی بۆ خۆشەکەیت و عەرزی بۆ ئەکێڵیت و دوایی لایلۆن و نەواری بۆ دائەخەیت و ئەم سۆندە و شتانەی بۆ ڕائەکێشی بە جوانی دوای ئەوە کە شووتیەکەت نا ئاوی تێ ئەەکەیت دواتر بڵێن ماوەیەک لێگەڕێیت دەورەی 15 ڕۆژێک دوای ئەوە ئاوێتری تێکە ئەم جا دەسەکەی بە دەرمان ناردن بۆ نمونە کوتی سپی بۆ ئەنێریت هەنێ خۆراکی تر هەیە 20 و ئەوانەی بۆ ئەنێریت ئیتر بەخوا تقریبەن هەنێک مەسرەفە چێ بەڕووی هەتا ئاخر مەرحەلە تقریبەن دوو مانگێکی پێچێت دوو مانگێک بە وڵاتەوە 6 ڕۆژ بۆ 7 ڕۆژێک تۆ خەریکی ئەم شووتی وای لە ناویە خەریکیت تەبعاً مەرحەلە بە مەرحەلە ئاوی تێ ئەەکەی خزمەتی ئەەکەی شەو وای بەلایۆ 6 ڕۆژ بۆ 7 ڕۆژ شووتی تقریبەن لای خواروەکەی 60 هەفتا ئەچێتە هەشتا ژین نەوعەکانی گۆڕێ نەوعی وا هەیە لە 65 پێگا هەیە ئەچێتە هەفتا و 5 هەشتا و 5 تر ئاخرەکەی ناویان هەیە چەند ناوێکیان هەیە ئەمە تۆبغانە ئەمە میرەجە ئەمە بەرەکەیە وەڵا شووتی ئەو کات بە حەقەت شووتی ئەو کات بە گۆل ئەکرا لە تەختایەکانە ئەکرا عەرزی ئەو کاتە بە قووەت بوو وەکو ئێستا نەبوو ئێستا کابرا 20 ساڵە بڵێن 15 ساڵە عەرز لەسەر یەکەیکا بە شووتی ئەیکا بە تەماتە ئەو نەهێز و خۆی نەماوە ئەو کاتە وانە بوو ئەو کاتە ئاوی سازگار بوو ئاوی ئەو چەم و دۆڵانە بوو بەو شێوازەی موادی کیمیایی و ئەم مەوادانە ئەو نە بەکار نەهات عیب نەبێ هەر هەنێ پەینی حەیوان و ئەو شتانمانە بۆ بەکارهێنا وەڵا ئەو کاتە خۆش ئەو کاتە بە حەقەت تەندروستتر بوو باشتر بوو هەچەند ئێسەش هیچ کێشەی نییە شووتی پێنجوێن بە چاو دەوروبەرمان و لە هی ئێرانیش و لە هی تورکیایش و لە هی سووریایش و لە هی بەغایش باشترە و پلەی زۆر لەوان بەرز چاودێریکردنی نرخی بازار و دیاریکردنی نرخ لە بازارەکاندا گفتوگوی ئەم تەورە دەکەین لەگەڵ سۆران عەبدولغەفور کە بەڕێزیان بەڕێوەبەری چاودێری و بازرگانی سلێمانین کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەیە کاک سۆران سڵاوت لێبێت و بەیانیت باش و بەخێراتی سڵاو لە ئێوەش زۆر سپاس دەکەم کاک سۆران لە پێشێکی بەرنامەکە ئاماژەم بەوەدا کە جەنگی رووسیا و ئوکرانیا کاریگەریەکی گەوری هەبوو لەسەر بازاڕەکانی جیهان و بەرزبوون و نرخی دانەوێڵە و خۆراک بە شێوەیەکی گشتی اینجا هەفتەی ڕابردوو
یەکەم کاروانی دانەوێڵە بەرەو بازاڕەکانی جیهان لە ئۆکرانیاوە بەڕێکەوت بۆ بازاڕەکان و دوێنێ یەکێک لەو کەشتیانی کە دانەوێڵی هەڵگرتە بوو کە 33,000 تۆن دانەوێڵێک هەڵگرتە بوو گەیشتە تورکیا. گەیشتنی دانەوێڵە یاخود بەرەو بازاڕەکانی جیهان و ڕۆشتنی دانەوێڵە لە ئۆکرانیەوە چی کاریگەریەکی دەبێت لەسەر بازاڕ و لەسەر دابەزینی نرخی دانەوێڵە؟ دووبارە سڵاوتان لێبێ. خۆی هەر دەنگۆی بڵاوبوونەوەی ئەو هەواڵە کە هەناردەی گەنمی رووسیا و ئۆکرانیا بۆ هەموو جیهان نرخەکانی نرخەکان بە شێوەیەکی بەرچاو دابەزین بەخۆوە بینێ. بۆ نمونە هەر لام هەفتەی ڕابردوودا تەنێ گەنم لە بازارەکانی جیهانە $30 بۆ $40 دابەزینی بەخۆوە بینیوە. لەناو بازاری شاری سلێمانی ژایمە کە لە بەروی ڕۆژانە لیژنێکمانە دژنەی نرخ کە نرخی سەرجەم پێداویستی ڕۆژانی هەوڵەتیان وەرەگرێ ئاماژە بۆ دراوە کە هەموو فەردەیەک ئارد 2,000 دینار بۆ 3,000 دینار دابەزینی بەخۆوە بینیوە. ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە ئەو هەناردەی گەنمی رووسیا و ئۆکرانیا بۆ هەموو جیهان بە شوێکی بەرچاو زیادی کردووە و ئەگەر بەردەوامیش بێت ئەوە نرخەکان بە شوێکی بەرچاوتر دابەزین بەخۆوە بینێ. ئێستا فەردێک ئارد بەچەنە؟ ئێمە چەند جۆرێکمان هەیە، ئاردمان هەیە، بڵین چەند جۆر ئاردی تورکیمان هەیە، ئاردی ئێرانیمان هەیە، ئاردی ڕووسیمان هەیە. ئاردیەکان بەکارهێنن ئاردی ئەوان ئاردی تورکی بەکارهێنن زۆربیان خۆی بە 49,000 بە 50,000 ناوێسا وەکو ئاماژەم پێیا بۆ بە 47 بە 46 ئاردی ڕووسەکەش لە 44 و لە 45 بە 42 بە 41 ئاردی باکەش بە 30,000 دینار. لە ماوەی ڕابردوودا خۆ لە دوو مانگی ڕابردوودا و کاتی کە 8 نان بە 1000 دینارەوە هاتە سەر 6 نان بە 1000 دینار ئەو کاتە نرخ چەند بوو؟ ئێستاگە گۆڕانکاری بەسەر هات بێ گۆڕانکاری بەسەر نرخی نانەکەشان جاری ئێمە چاوەڕێیەکەین لەبەرەوەی کە چاوەڕی داوەزینی زیاترەکەین چکە ئەو کاتێک کە نرخی نان گران بوو فەردێ ئار بە 37,000 دینار بوو بۆ 36,000 دینار 8,000 دینار بوو بە 100 گرام خۆی پێشتر بە 25,000 دینار بوو نان بەڕوودا وردەبرز بوو بە 30 لە 30 تا ڕاوەستا ئەو ئێمە لەگەڵیانە دانیشتین بەو کێشەی کە دامەدیاریمان کرد 8 نان بازار نا بەکی 100 گرام دوای ئەوە کە و کێشەی رووسیا ئۆکرانیا ڕوویە بە شوێکی بەرچاو هەموو خواردنەکان خاستن زەیت و ئارد بەرزمی بەخۆبینی هەموو فەردێ 11,000 بە 12 دینار چووە سەری ئەو بوو ئەوەی دوای ئەوەی کۆبوونەوەمان لەگەڵاکردن و لایەن پەیوەندەکان و قایمێت و ئاسایشی ئابووری و سەرجەملایەنەکان ئەوە بوو بڕیارمانە 6 نان بازار دینار بێ 4 نان بازار دینار 8 نان بازار دیناریش بێ بەڵێ بە کێشی جیاواز ینی بۆ نمونە کاژ نانێن بە 1000 دینار ئێستا زۆربەی نانەوەکانی 6 بازار بە کێشی 8 گرامە چکا خۆ دەزانێ مە هیچ یارمەتێکیوانمان نەیەوە ینی نەغازان بۆ دابین کردوون نە ئاردان بۆ دابین کردوون نە کارەبان بۆ دابین کرد وەختی خۆی ئێمە پلانیشانە هیچیان بۆ دابینکەن لەوانە هیوادارین شتیان بۆ دابینکەین لەبەرەوەی وەختی خۆی ئێمە تەنها نەوت و گازمانیانێ ئەوان ئیسفادێکی زۆریانە کرد لەو بڕە نەوت و گازی کە درا بە سەموخانەکان و نانەوەکان ئەمان توانی بە شێوەیەکی باشتر کۆنتڕۆلیان بکەین. بەڵێ باشە سەرچاوی سەرەکی دابینکردنی خۆراک و دانەوێڵە لە هەرێمی کوردستاندا زیاتر لە کوێکەوە لە چ وڵاتێکەوە هێنرێتەوە هەرێمی کوردستان؟ هەمە چەشنەیە ئێمە خاستن وڵاتی ئێران بۆ سنووری سلەیمانی زۆر برا بازرگانەکانە چنەوێ و تورکیاش بە هەمان شێوە ینی وڵاتی تورکیا و ئێران سەرچاوی سەرەکی هێنانی خواردنەکان خواردن ئاساسەکان بۆ شاری سلێمانی و وڵاتانی تریشمان هەیە لە وڵاتەیەنەی بڵین ئیمارات لەگەڵ سین لەگەڵ وڵاتانی ئەوروپی ئەمانش بە هەمان شێوە بە چێوی جۆرا و جۆر خواردن و خواردنەوەکانێتە ناو شاری سلێمانیەوە. بەڵێ باشە کاک سۆران ئێستا وەرز وەرزی گەرمە پلەی گەرمی بەرزە کاری لیژنەکانی ئێوە یاخود بڵێ لیژنەکانی قایم قامێت چاودێریکردنەکانی ئێوە چۆنە لەم بارودۆخەدا لەم پلەی گەرمیە بەرزەدا ڕەنگە هەتا ئێساش هەندێک لە مارکێتەکان بە تایبەتەوە لە کۆڵانەکاندا بێت هەندێک لە خواردنەوەکانیان لە دەرەوە لە بەرتیشکی خۆردا بنێن ئەو کاتە چاودێریکردنەکانی ئێوە سزاکانیەوە چێ بێ بۆ ئەوە؟ ئێمە هەر لە ساڵی پارەوە نووسراوی ڕسمیەوە بۆ هاتووە هیچ دوکانێک هیچ مارکێتێکی سوپەرمارکێتێک بۆی نییە نە ئاو نە شەربەت نە دۆ نە ساردی لەبەر دوکانەکان نەدانێ ئێستاش بە هەمان شێوە هەر شوێنێ بزانین ئەو مادانە چکە لیژنەکانمان کە ڕۆژانە دەرەچێ سەردانی و شوێناناگانی لەبەر چاوایە کە تۆ بۆ نمونە 20 کارتۆن ئاو لەبەر دەمی دوکانەکە داناوی لە دەروی دوکانەکەی لەبەرەوە ئێمە هەمویان ئاگادار کراونەتەوە ئەبێ ئەو بابەتی خواردنەوانە لە ناوی دوکانەکە بێ و لە شوێنێکی فێنێکی شاوێ ئەو دەرجی حرالی کە بۆ چکای ئێستا زۆربەی لیژنەکان ئەو حراریان پێ کادرێ لەو خواردنان ئەگەر هەتا ئێستا شەرە بیدرێت لیژنەکانی ئێوە دەستیان پێیان ناگات یاخودەوە تا کاتێک ئێوە چنەوێت دوا بە دوای ئێوەیان هێننەوە ئێمە زەین چۆنە بڵی لە ساسە کۆنتترۆلی هەمووی شێکرێ ناکرێت
چکە لیژنەکان ئەچنە سەریان ینی بۆ نمونە چەندها شوێن هەیە ئێمە ڕاگەانەکان خۆ دەزانین کە لەگەڵمانە بووە دەکارتون لە بە دەرگاکە بەسەتی پێمان داخست و ینی ئەمە هەر شوێنێک ئەوە ئێستا خاوەن کارەکانیش خۆیان وشیارن ینی گەشتونەتەوە قەنەعەتەی کە نابێ ئەو شەربەت و ساردیشتانە لە دەرەوە دانرێ چکە بۆی ئەو تشکی خۆرەی بەپی ئەو پێوەرە زانستانی کە هەیە تاسی دەکاتە سەر ئەو خواردنەوەی ناو ئەو مادانە بۆ نمونە ئەگەر شەربەت بێ ئەگەر ساردی بێ ئەگەر دۆ بێ ئەگەر ئاوێ لەبەرەوە ئێستا ئەوان شارێکی باشیان هەیە لەوانەیە تاکوتەرە هاوڵاتانیش ئێستا دەورێکی زۆر زۆر سەرشیان هەیە لەبەرەوەی بۆ نمونە من چمۆتە شوێنەکەەوە ئەگەر زانی بێتی لەبەر هەتاوە یان تۆ دەگەرم بوو بێ نەیکڕی هاوڵاتی ینی ئێستا هاوڵاتی زۆر زۆر وشارە بە نەکڕینی ئەو مادانی کە لەبەر خۆراک لەبەر هەتاوایە تا چەند هاوکارتانن ئەگەر شتێکی و لەو شێوەیە ببینن لە دەرەوە لە مارکێتێکە پەیوەندی بە ئێوە بکەن یاخود هێڵی گەرمتان هەیە کاکسۆرە بەڵێ ئێمە زۆر زۆر سپاسی هاوڵاتیانی شاری سلێمانیەکەین لەبەرەوەی بوونەتە چاوی دۆمی ئێمە ئێستا هاوڵاتی زۆر وشارکو ئاماژەم پێ بۆ نمونە هەتا نەک لەسەر ئەو مادانە لەسەر گرانی لەسەر مادەی ئەکسپایر بۆ نمونەژێ لە مارکێتێکەوە سیرەکە بلجی کڕیەوە بە 10,000 لە مارکێتەکەی تر بە 11,000 دینار بووە یەکسەر پەیوەندیمان پێواکەن دوای ئەوە سێری مادەکان ئێستا زۆربەی هاوڵاتیەکان کاتنە شتەوێنەکانەوە سێری بەرواری بەرهمێنان و ئەکسپایرەکەیەکەن ئەمە مای دڵخۆشیە بۆ ئێمە و بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی کە ئێستا بەدوچۆنی ئەوان ژوور دەکەن وەکو لیژنەکان وان وەکو ئاماژەم پێ ڕۆژانە چەندەها تەلەفۆنمان بۆیە و ئێمە ئەو ژمارە تەلەفۆنانش چەند جار بڵاومان کردوێتەوە و ژمارە سا یەکێکە لەو ژمارانەی کە ڕۆژانە کۆنتاگی ڕاستەوخۆی هەیە GCC بێ بەرامبەر لەگەڵ هاوڵاتیانە و ئەوانیش لە شەوا بێ لە ئێوارانە بێ لە بانیانە بێت تەلەفۆنمان بۆ بەڵێ جیاوازی ئەو نرخی کە ئاماژەت پێدا کاکسۆران زۆر بەدیەکرێت لە نێو مارکێتەکانە ئایا ئەمە ئەگەڕێتەوە بۆ مارکێتەکان و خاوەن مارکێتەکان لەبەر قازانجی خۆیان ئەم نرخە زیاترە خەنەسەری یاخودەوە تا زۆر جار کە پێی ئەڵی ئەم شتەی تۆ لێرە گرانترە لە چاو مارکێتێکی ترا لە من بە گرانتر کڕیومە ئەمە تا چەند دروستە ئێمە ئەو مارکێتانی کە هەیە ینی هەر بە ڕزەجی لە مارکێتەکەەوە نرخەکان هەڵواسراوە یعنی تۆ بچۆ سوپەر مارکێتەکانەوە 20,000 ئایتمی تایە هەمووی نرخەکەی لە پەنای هەڵواسراوە ئێمە بەدەلەوە لیژنەکانمان کاچێتە ئەو شوێنانەوە 50 ئایتم هەڵەگرێ نرخەکانی لای خۆی نووسی ئەچێت لە لای کاشێرەکە چکە ئێمە زۆربەی شوێنمان هەیە کە فێڵیان لە هاوڵاتی کردووە لەسەر ئەو بینی کاشێر و ڕەفەکە بووە بۆ نمە لەسەر ڕەفەکە نووسراوە 5,000 دینار لە کاشێر 6,000 نووسی ئەو شوێنیشمان داخستوە لەسەر ئەو غەشەکە لا وڵاتیان کراوە لەبەرەوە ئەبێ ئەو نرخە لەگەڵ کاشێرە مطابق بێ دیسان ئەگەڕێتەوە بۆ شیاری هاوڵاتیان ئەبێ ئاگادار ئەمە چەند جار بەڵێ چەند جار بە هاوڵاتیمان وتووە و هاوڵاتی ژوو ئاماژە پێ ئێستا و شیار ینی ئەو نرخانە ئازانێ بەچەند ینی چەندەها وسڵاتمان بۆیە بەڵێ بۆمان هاتوو ئەڵێ من بەم نرخە کڕیومە ئەوەی لە سنوو ئێمە دەست بە جێریژنەمان نردوو حاڵەتانەیە سزاکان چیە بێت سزاکان یەکسەر داخستنە ئەو شوێنانە ئەمە داخستنە ئەگەر گۆڕانکاری لە نرخ ئەگەر وەکو غەشی تیجاری پێڵینێمە لا کە لە هاوڵاتیەکە یەکسەر داخستنە غرامۆشە شمولی ناکات ئەی چی شتێکە چێتە چارچێوە خرامەوە خرامە بۆ نمونە هاوڵاتیەک مارکێتێکە کاتەوە یان نانەوەخانەیەکە کاتەوە یان سەموخانەیە کاتەوە ئێمە یەکەم جار کە کردیەوە ڕێنمایەکانی هینی یەکسەر غرامە ناکرێت بۆ نمونە ئەتڵین لیانەیە بەشێ ئەم شێدانی نرخەکان بەو شێ هەڵواسراوێ بەو شێگا ئاماژەمان پێ دووەم جار کە چوینەوە ئەگەر پابند نەبوو یەکسەر فڵی سەرپێچی بۆ کرێ یەکسەر غرامەکان لە 50,000 تا ملیۆنێ لە سەڵاتی ئێمە هەیە وەکو چاودێری بازرگانی دووەم جار سێم جار کە چوینەوە ئەگەر هەر پابند نەبوو بۆ نمونە ئەگەر سازا غرامەکرابێ بە سێقات یەکسەرە بە 300,000 دینار ئەگەر ملیۆنە بێ بە 3 ملیۆن چوارم جار داخستنە پێنجەم جار محکەمەیە ئەگەر بچێتە 5 جار ئەنج چێتە محکەمە یاخود جۆرێک لە جۆرێک هەیە کە ئەگەر یەکەم جاریش بێ بڕاتە دادگا بەڵێ مەجموعەیەشتمان هەیە بۆ نمونە بەروار گۆڕین یان تێکردنەوەی موادی بەسەر چوو ئەمانە یەکسەر بۆ دادگای ئەوانە زۆرە ئەوە یەکسەرەوە لە بەرەوەی تاسیرێکی زۆر کاتە تەندروستی هاوڵاتیان یەکسەر بۆ دادگاکان درستە و کەیسانە زۆرە لە هەرێمی کوردستان ئێستا باش وەختی خۆی هەبوو ئێستا هەم بوو ئاماژەم پێ هەم بازرگانەکان و هەم هاوڵاتیێژ ئێستا زۆر وشیارن و دوایەوە ئێستا خەڵکی زۆر باشیشمانەیە کە یارمەتی لیژنەکانەیە و ئیخباری لەو شوێنان ژەکرێت کە ئەو جۆرە کاراناکەن باشە کاکسۆران کاتێک کە دەچیتە مارکێتێک ڕەنگە ئێستا زۆربەی مارکێتەکان ئەم شتی تیا بەدی بکرێ هەندێک خواردن و خواردنەوەی تر بە شێوەیەکی گشتی دانراوە کەماوەی بەسەر چوونەکەی کەمی ماوە ڕەنگە 10 ڕۆژێک یا هەفتەیەکی ماوە
یەک ڕۆژیشی تایە دروستە ئەمە دەچێتە چوارچەوەی بەسەرچوونەوە یاخود ئاساییە ئەگەر هاوڵاتی بۆ خۆی سەرپشکە ئەم بەروارە ئەکڕێت کە ماوەکەی نزیکە یاخودنا خۆی ئەوە لە هەموو شوێنەکە هەیە ئەرزی تایبەتی پێڵێن بۆ نمونە مادەیە کە 4 ڕۆژی ماوە 2 ڕۆژی ماوە بەشی 1 ڕۆژەکە ئەو مادەیە بە شەرت بەشی 1 ڕۆژ 2 ڕۆژکە ئاساییە بفرۆشتێ بە هاوڵاتی یعنی ئێمە ئەو بڕیارانی کە هەمان بە پێ ڕێنمەکان کە ئیژەکەین تا 12 شەوی ئەو ڕۆژە بۆ نمونە گەر ئیمڕۆ 6 مانگ یا 7 مانگوێت تا 12 شەو بۆمان نییە بیگرین تا ئەو دوای ئەوە بۆ ڕۆژی دواتر حەج کاتێ لیژنە چوە شوێنانەوە ئەگەر 2 ساعتی بەسەر چوو بێ دەزەگرێت بەسەرێ لەبەر ئەوە بە پێ ڕێنماکانی ئێمە پێڵین بە خاوەن شوێنەکەڵین ئەم مادەیە و هەر ئیمڕۆی ماوە لای بەرە چکاگەر لایەوەی لیژنەکان نەچنەوە لەبەر ئەوە ئێمە ڕێنمایی چکە جاری وەختی خۆشی من لە مارکێتەکانەدا ئەنرا شەریکاتەکان وەریەگرتەوە ئەمە دامانەوە بۆ شەریکات ئێستا ئەوشمان نەهێشتووە ئێستا بۆ نمونە چینە هەج مارکێتەکەەوە سێری ئەچینە هەج مارکێتەکەەوە سێرەگە لە شوێنەکە مادە ئەکسپایرەکانی داناوە بگەڕێتەوە بۆ شەریکە ئێمە ئەکسەر وەسڵێکینێ کە ئەمانە لای پەروەردی چاودێری بازرگانی حجز کراون پێنێرین بۆ تەلەڤێکسەر لە هەندێک حاڵەتە کاک سۆران چاری وا هەیە ماوەی بەسەرچوونەکەشی زۆری ماوە بەڵام بەهۆی خراپ هەڵگرتنەکەی بێتر لە گەنجی نەبێت یاخود لە مارکێتەکەیە ڕەنگە کە ڕوو بکات یاخود بڵین تێکچێ ئەو کاتە ئیجراتەکان چۆنە بێت لەگەڵ چیە ئەبێ لەگەڵ مارکێتەکە یاخود لەگەڵ مارکێتەکە لەگەڵ مارکێتەکە بێ ئێمە ئەگەر هەڵگرتنەکەی لای ئەو ئەگەر چکە بە وەسڵ شتەکڕێ بۆ نمونە کە تۆ مادێگە کڕی ئێمە داوای وەسڵەکەی لێکین بۆ نمونە چوین لە شوێنە گوسێرەگەن ساردی هێناوە ئەکسپار بوتی دوێنێەوەی هێناوم ینی خەتاکە لە کۆمپانیاکەوەی ئەوەی لاقی بە مارکێتەکە ئێمەدا وەسڵات چکە لێرە شۆداوە لە هەموو مارکێتەکانەکەینەوە هیچ شتێ بە وەسڵ نەکڕ چکە وەسڵ وەکو چۆنەڵی حاکمە لە بینی ئێمە ئەو کەسەیە کە تۆ داوای وەسڵەگو لێکرد هێنای بۆمان بۆ نمونە ئیمڕۆ کڕویەتی سێرەگەی باینی ژەکەمان چۆ ئەکسپایر بووە لەبەر ئەوە خەتای خاوەن مارکێتەکەی خەتای کۆمپانیاکەی بۆیە وەسڵەکان زۆر زەرورن بۆ ڕاپەرانی شوکارەکانی ئێمە هەندێ حاڵەتی ترە بینی کاک سۆران ڕەنگە زۆر جاچیتە مارکێتێکەوانەیە داشکاندنی کردووە کە داشکاندنەکە زۆر جارەڵێ لە نرخی جملە کەمتر یانە گەبڵێ لە نرخی جملە کەمتر ڕەنگە کابرا زەرەر بکات ئەمە گومانێک لێ هاوڵاتیان دروستە کاکێتە گومانەوە ڕەنگە کوالیتی ئەم خواردنە یاخود باش نەبیان تێکراوە بێت دروست کراوەتەوە بەرواری گۆڕاوە ئەمە تا چەند لە ڕاستیەوە دوورە و تا چەندیش ڕاستە هاوڵاتیان تا چەند ئەم گومانیان لابڕێت هیچ گومانە با لای هاوڵاتی دروست نەبێ لەبەرەوەی ئێمە سەرپەرشتی داشکانەکانەکەین هیچ شوێنە شاری سلێمانی هەتا پۆشاک هەتا مۆبایلات هەتا کەمالیات ئێستا هەموو یەن لای ئێمە نووسراوێکمان پێشکەشەکەن ئەڵێن ئێمە هەڵەسین بە داشکانی لە سا پەنجای بۆ ئەم خواردنەی لای خوارەوە یان بۆ ئەم پۆشاکانی لای خوارد ئاگادارەکرێن ئێمە ئەبێ ئاگادار بین نەکرێت یەکسەر پسڵی سەرپێکی بۆ کرێ چکای وەکو ئاماژەم پیاچێک لە سەیش سەرەکانی ئێمە ئەم مەسەی داشکانێ بۆی ئەڵێم هاوڵاتی با دڵنیا بێ لە داشکانەکان ئەڵێ لە نرخی خۆی زەرەر ئەکات چۆن بۆ زەرەر ناکات بۆ نمونە ئێمە هاوڵاتیەک بیزمادە ئەکات بڵێن ئەو مارکێتە بیزمادە ئەکات بە هەرزان بازاڕی ئەی هاوڵاتی وا هەیە 50 مادا کرد هاوڵاتی وا هەیە 30 مادا کرد هەرو مادانە ناگرێت شتی تری ژەکڕێ لەگەڵێ لەبەرەوە ئەمە جۆرێکە لە مارکێتین کە فێر بوون ئێمە کێشەمانێ بەوەی هەر دڵنیای بین بین هاوڵاتیان کۆمپانیەکان یەن داواان لەسەقی دەکەن بۆ نمە گوتو ئاماژەت پێ ئەم شتێک ڕێ بە 10,000 بە 1000 ینی لە نرخی جملەکە کەمترە و ئێمە ئاگاداریشین وە چەنەها ئێستا داوا هەیە لە کۆمپانیەکانەوە بۆ خاوەن هەرزان بازارانەی کە هەڵەسم بە داشکان نەکەن لەبەرەوە دووبارێکینەوە با گومان نەبێت لە هیچ هاوڵاتیەک ئەو مارکێتانە بەو شەوە تەندروستە ئەو داشکانان ناکەن زۆر سپاس ماندومان کردی کاک سۆران سپاس بۆ تەواوی زانیاریەکان و هەمڕێنمایەکانی زۆر سپاس بۆ سۆران عەبدولغەفور کە بەڕێزیان بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەم و سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون تەواوی بڕگە و بابەتەکانمان پێشکەشکردن کاتێکی خۆش.